ئەو کەونانە ئاستیوەنی نەبێ لە زادەی نەفەری بارکە تاثیری لەسەر ژینگەش هەیە ئۆتۆمبیلان سوێنەرەکانیان کۆنە بەڵێ تاسیری هەیە ئەوانە چار پێنج سیاریان هەبوودانە جەماعەتی ئازادی بەخوای قلەچیان لە زادی تایە لێ بوو بردێن سیارانە ڕەزیل بووینە لە بازاری نەکەس دەیان کڕی نە بە کەلکی هیچ دێن ئێستا داواکارن لە حکوومەت ئەو سیارانە هیوەنینە هەزە فعاز بکەن ئێستا هەر کام سیارەکە دەوێت لە ملیۆنە بەسەرەوەی دەوێت هەزەی بکەیت ئەو سیارانە بمرێن باشترە حکومە لێ نەگەڕەبین تۆ زادەی لۆ ئێمە ئێستا و سیارانە بڕۆ تەماشای ناو ساعەکە پڕی ڤیترایە پڕی کەونە سیارەیە ئەگە بێت تا 2000 بیامرێنی لێ نەگەڕێتەوە زادەی خەرک وڵات پێشکەوتوتر دەبی سیارێ باشتر دێتە زادەی دەوەرە سواری ڤیترایەکی بە ئێستاکە بە بەلاشی سواربی گوناحت دەکات یعنی گوناحت پێکەم دەبیتەوە ئەوەندە گەرمە ئەو کەونانە ئاستیوەنی نەبێ لە زادەی نەفەری بارکە تاثیری لەسەر ژینگەش هەیە ئۆتۆمبیلان سوێنەرەکانیان کۆنە بەڵێ تاسیری هەیە ئەوانە چار پێنج سیاریان هەبوودانە جەماعەتی ئازادی بەخوای قلەچیان لە زادی تایە لێ بوو بردێن تایە چی لە هات تای لە تەکەری دەرچوو